کەم ئاوی کێشە بەردەوامەکەی پایتەختی شەهیدان و ئەنفالکراوان. ساڵانە و لەگەڵ هاتنی وەرزی گەرمادا کێشەی کەم ئاوی بۆ دانیشتوانی قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری دروست دەبێت. هەر ئەمەش گرفتی بۆ هاوڵاتیانی سنوورەکە دروست کردووە و دەڵێن لا بەردەوامی لێبڕین و پاشەکەوتکردنی موچەکانیاندا ناچارن بە پارە ئەو بکڕن کە ئەمەش هێندەی ترباری سەرشانیان قورستر دەکات. بۆ بەدوادا چوون لەسەر ئەو پرسا پەیام بە شێوەیەکی مەیدانی سەردانی یەکێک لە گەڕەکەکانی قەزای چەمچەماڵی کرد. هاوڵاتیان بۆ پەیام دەدوێن و دەڵێن لا کەمتەرخەمی بەرپرسانی حکوومەتی هەرێم دووبارە ڕوبەڕووی جینۆساید دەبینەوە. هەشت نۆ ئەوە هاوی نۆ بەخوا نۆ ڕۆژدارێتی. چەند سەعات ئەنیێن ئەو ئەشنۆ ڕۆژە؟ وەڵڵاهی هەبووە 2 سەعات، جار هەبووە 2 سەعات و نیو. ماڵی خێزان دەرشۆ بەشەکە ناوەڵا بەش ناکە. 4 تەنجیمە ئێمە 4 تەنجیمە چی لە 4 تەنجیم نەو. کولی ساڵی کێشە من 7 ساڵە ماڵم ئەلێرێ. 7 ساڵە ماڵم ئەلێرێ گەیشتە مانگی 6 ئاونی. نەبەخوا لە کاتە نایدن خۆش قوبڵ ناکە. چەند ڕۆژدارێ ئاودی ئەم؟ هەفتەی جارێتی هەفتەی دەمە چی لێ بکەم؟ چەند سەعات ئەیەن ئەو هەفتەیە؟ تقریبا سەعات و نیو 2 سەعات بە چکە ترکا و تێ چی لێ بکەم؟ وەڵا ئێمەشەی کڕی. وەڵا نەبێ مەجبور مەی کڕم. ئەی من میواندارم کچەکان وەلای من تێ و کوڕ وەلای من تێ و وەڵای کڕم. وەڵا هەموو چەمچەماڵ هەموو کڕدی ئاوی هیچ شوێنتر نییە. نام بۆچی وایە؟ هەر خراپە. چەمچەماڵ بێخاوەنە. هەر بە هیچ شێوەیە خاوەنی نییە. ئەم شارە دەنگەدەین هەر زۆر دوێنەوەی دەنگەدەین بۆ ئەمەکە و ئەوەکە و هەتا ئێستا وەزیرێکمان نییە. هەتا ئێستا کەسێکمان نییە لەم چەمچەماڵ قایمقایمێکمان نییە، هەر قایمقایمێکمان نییە بە. ئەم جارە وازانم بە هەر ڕۆژداری هاتبوو. ئەو پێشەمەکە ئەمشەویش پێنجشەمە بوو هاتووە. وەڵڵاهی جارە 3 ساعت دێت، جارە 4 ساعت دێت ئاوا. ئەگەر ماڵی خێزاندار بێ ئەو 8 ڕۆژدار ئەو 3 ساعتە بەشی یەکە؟ وەڵڵاهی بەشی ناکەنە، وەڵڵا بەشی ناکە. لێپرسراوی بەشی پلاندانان لە فەرمانگەی ئاوی چەمچەماڵ دەڵێت تاکە چارەسەر بۆ بنابڕکردنی کێشەی کەم ئاوی لە سنوورەکەدا جێبەجێکردنی پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵە کە لە ساڵی 2004ەوە پرۆژەکەیان پێشکەش بە ئەنجومەنی وەزیران کردووە. سەرەڕایەوەی پرۆژەکە لە ماوەکانی ڕابردوودا چەندین جار پارەی بۆ تەرخان کراوە، بەڵام تا ئێستا نەچووەتە بواری جێبەجێکردنەوە. ئەم کێشەی ئاوی چەمچەماڵ وەکو چەند جار باسمان کردووە بە پرۆژە چارەسەرەک بێ، بە پرۆژەی ئاوی گۆبتەپە بە چەمچەماڵ چارەسەرە بێ بەداخەوە کە پارەی بۆ تەرخان کرا دوایی جێبەجێ نەکرا و ئەو پارەی ساڵەن لە بانکی کوردستانی دەولی نەماوە و ئێمە چەند جارێک جێگری سەرۆکی حکوومەت هەموو لایەنە بەرپرسەکان بەڕێوەبەراتی خۆمان بەڕێوەبەراتی گشتی ئاوڕۆ ئاگدارمان کردوونەتەوە لەم کێشەیە. قەزای چەمچەماڵ دەوڵەمەندە بە نەوت و سامانی سروشتی، بەڵام بە درێژایی حکومڕانی کوردی قەزاکە بە شێوەیەکی بەردەوام کێشەی کەم ئاوی هەبووە. ئەمە لە کاتێکدایە چەندین جار لە ماوەکانی ڕابردوودا بە تایبەت لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا لەلایەن بەرپرسانی باڵاوە بەڵێنی چارەسەرکردنی کێشەکە دراوە، بەڵام بەڵێنەکان هەر قسە بوون و نەبوون بە گوفتار. لە ئێستاشدا سنووری قەزای چەمچەماڵ و دەوروبەری لە 24 کاتژمێردا پێویستی بە 60,000 مەتر سێجا ئاو هەیە، بەڵام تەنها 20,000 مەتر سێجا ئاو دەگاتە سنوورەکە. ئەمە لە کاتێکدایە کە هیچ کێشەیەک لە شێوەی بڕانی کارەبا و شکانی بۆری ڕوونەدات. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.